هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی سیەمین بیرکردنەوە لە چیرۆکی لە ناوچوو بە هیلاکچوان. خوشک و برای ڕێزدارم، ئەی ئەو کەسەی کە تا ئێستا عەزمت جەزم نەکردووە، نیەتت نەهێناوە کە واز لە گوناه و تاوان بێنی، تا ئێستاش دەروونت پێت دەڵێت و جڵەوی گرتی و بەرەو گوناه و تاوانت دەبات. لەو ساتانەی کە دەروونت جڵەوی گرتی و بەرەو گوناه و تاوانت دەبات، بیر لە چیرۆکی ئەو گەنج و لاوانە بکەوە کە لە سات و کاتی گوناهدا ماڵ ئاواییان لە ژیان کرد و مردن. فەرموو یەکێکیان لە ساتی ژەنینی عوددا دەمرێ و یەکێک لە ساتی گوێگرتن لە گۆرانی و یەکێک لە ساتی ستەمکاری و زوڵم و ستەمکردن لە خەڵکدا لەو ساتەی کە جەلادی ستەمکارانە، بەڵێ ماڵ ئاوایی لەو ساتانەدا لە ژیان دەکات. یەکیان وازی لە نوێژ هێناوە و یەکێک ستەمکارە لەسەر ستەمەکەی خۆیدا دەمرێتن. ئەوانە ئێستا زۆربەی زۆریان لە گۆڕەکانیاندان، بەڵام چێ بەهانایانەوە چێت؟ چی سوودیان پێدەگەینیت؟ کوا ئەو هێز و دەستەڵاتەی کە هەیان بوو، هێز و دەستەڵاتەکەیان کاتێک کە ستەمیان لە خەڵک دەکرد، دەستەڵات و هێز و سەربازەکانیان سوودیان پێدەگەینیت؟ یاخود ئەو گەنجانەی کە بە دوای هەوا و ئارەزوی خۆیان کەوتبوون، ئارەزوەکانیان سوودیان پێدەگەینیت؟ بێگومان نەخێر، ئێستا هیچ شتێک سوودیان پێناگەیندرێت. ئەوان ڕۆیشتن و تەمەنیان تێپەڕی و ماڵ ئاواییان لە ژیان کرد و لەو ژیانەدا هەروەکو نەبنوان، تەنها گوناهەکانی و سزا و تاوانەکانیان بۆ ماوەتەوە. کوا گەنجایەتیان، کوا هێز و بازوو و تااقەت و هێز و دەسەڵاتیان؟ تۆش خوشتی ڕێزدارم، تۆش بیر لە چیرۆکی ئەو کچە بێ ئاگا و غافڵانە بکەوە. یەکێکیان لە ساتی، بەڵێ یەکێکیان لەگەڵ دەستە خوشکەکانیدا لە ناو ئۆتۆمبیلدا لە ساتی گوناه و مەعسیەت و زینادا خوای پەروەردگار بمان پارێزێ گیان لە دەست دەداتن. یەکێکیان دەبینی پانتۆڵێکی تەسک و تەنجی لەبەر کردووە بۆ ئەوەی گەنجان و پیاوان پێسەرگەردان بکاتن، لەو ساتانەدا دەمرێت و لە کاتێکدا کە دەمرێت لەو ساتە ئەو پانتۆڵە تەسک و تەنگە دەیانەوێ لەبەری کەن بۆ ئەوەی کفنی لەبەر بکەن، بەڵام لەبەر ناکرێت و جلد و پێستی لەگەڵ دێتە خوارەوە. بیر لەو ساتانە بکەوە خوشتی خۆم، برای ڕێزدارم، هەمومان دەمرین، هەمومان مردنێک قەرزدارین. اینجا لە ساتی مردنتدا، لە ساتی ماڵ ئاواییدا با لەسەر ئەو حاڵەت و لەسەر ئەو بارودۆخانەدا ماڵ ئاوایی لە ژیان نەکەی و نەگەڕێەوە لای خوای پەروەردگار.